جیاواز لەم پرسانە دۆسێکی دیکە لە دوا هەواڵەکەینەوەیش پرسی پەیوەندی ئابوووریەکانی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا هەروە پرسی گریجە ناردەکردنەوەی نەوتی کوردستان تاوتەیەکەین لە گەڵ بەڕێز ستیڤلس جێگری سەرۆکی ژووری بازرگانی ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڕێز ستیڤ سڵاوتان لێبێ کاتتان باش. بەڕێز ستیڤ تو بخێراتیش بۆ کوردستان 24 دەست پێکێشە پەیوەندیên ئابووریên دناوبەرە ئەمریکا و هەرێما کوردستانی دەست پێ بکەن. ئە پەیوەندیە یعنی دیروکەکە دوور و درێژ هەیە پەیوەندیên قوڵ و استراتیژینە. ئەمریکا دنەهادا چاوە تەماشای پەیوەندیên خۆیان ئابووری دیکەتن لەگەڵ هەرێما کوردستانی چاوە گرنگی پێ دەدەن. بەڵێ هەمیشە خۆشحاڵم کە لەگەڵ لە ئێوە گفتوگۆ بکەم و هاوڕێکانم لە کوردستان بیشتر سپاس بۆ ئەم ئاهالە و گفتوگۆکردن دەربارەی بابەتێکی گرنگ ئەوەی کە ئێمە بڕوامان وایە زۆر گرنگە لە پەیوەندێنەوە دوو قۆڵەکان نێوانەوە وەک تۆش ئاماژت پێدا گرنگی استراتیژی پەیوەندی ئابووری نێوان هەردوو لایە. من دەڵێم کە کۆمەڵگەی ئەمریکی کە چەندین ساڵە هیوا خوازە دەیەوێت کاری زیاتر بکات لە عێراق و بە تایبەتیش بە دیاریکراوی لە هەرێمی کوردستاندا لە مێژوودا هەمیشە سەرنجمان لەسەر وزە بووە بە دیاریکراویش غاز و نەوت بەڵام بەردەوامە کە ئەمە کاریگەری سەرەکی هەبێت و ئەمەش گرنگەوە ئەمە زۆر گرنگە لە داهاتوشدا بە هەمان شێوە دەبین بەڵام بە بڕای من ئەوەی کە گرنگە کە ئێمە جەختی لێ بکەینەوە بیرۆکەی هەمە چەشنکردنەوە دەزانم سەرۆک وەزیران سەرنجی لەسەر ئەمەیە و ئێمەش بڕوامان وایە لەگەڵ سەرۆک وەزیران سوودانی و تەواوی عێراقیش گفتوگۆمان کردووە پەیوەندیەکان لەگەڵ عێراق و کۆمەڵگەی ئەمریکا بەردەوام دەبێت لە نێویشیاندا سەرنج دەخەینە سەر وزە و کارەبا سەرنج دەخەینە سەر تەندروستی دیجیتال هەروەها ئابووری دووبارەوە بەرهێنان و لۆجستیک و چەندین بابەتی دیکەش بۆیە من سەرنج دەخەمە سەر بەڵێ وزە بە گرنگی دەمێتەوە بەڵام زۆر بە شێوەیەکی چڕیش جەخت لە هەمە چەشنکردنی ئابووری دەکەینەوە. بەڵێ ماوەی ساڵێک زیاترە کە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە لەلایەن حکوومەتی فێدراڵەوە. ئەم نەوتەی هەرێمی کوردستان وزەی هەرێمی کوردستان بۆ جیهان چەند گرنگەوە بۆ ئابووری عێراقیش تا چەند گرنگە؟ بەڵێ ئێمە وەک ژووری بازرگانی ئەمریکا بە هەموو ئەومانمان گوتووە کە گوێ لە ئێمە دەگرن لە حکوومەتی عێراق و لە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئەمریکا کە ئێمە بڕوامان وایە توانای هەناردەکردنەوە دووبارە دەست پێ بکاتەوە و بۆ ڕێنەفتەکان دووبارە بکرێنەوە چونکە ئەمە زۆر گرنگە لە سوودی هەموو لایەکانە ئەو داهاتەی کە لە دەست چووە بۆ هەرێمی کوردستان بۆ عێراق بۆ کۆمپانیا ئەمریکیەکان و بێگومان ئەمە ئەو وزەیە کە لە بازاڕی ئەمریکادا نییە دەزانین ئەمە کە داواکاریەکی زۆری لەسەر لە بازاڕی جیهاندا بڕوامان وایە زۆر گرنگە دووبارە بۆ ڕێنەوتەکە دەست بە کارکردن بکاتەوە و نەوت هەناردە بکرێتن بە دڵنیاییەوە ئەمانەمان بە هەموو لایەنەکان گوتووە کە لە مکارەدا دەستیان هەیە. زۆر باشە بەڕێز ستیڤ ئەگەتەژی گوت و ئەوە سوودێ نوێ گرنگن ji بۆ جیهانێ ئەنی هەرچەند بۆ هەرێما کوردستانی یان بژن جارێکی بۆ هەرێما کوردستانی گرنگ بیتن لەوانەیە دووجار ji بۆ جیهانێ گرنگ بیتن چون نەها فۆکسا جیهانێ لەسەر ئەنەرژیە لەسەر وزەیە هەرێما کوردستانیژی بەشدارە دە نەخشەیە جیهانیە وزەیەدا بۆچی جیهان بێ پرزگیریکێ چارەسەر ناکەتن یعنی پرزگیریکێکە هەندا مەزنە و د چارەسەریەدا نەبیتن دەمەکێدا کو جیهانێ پێویستی بە وزەیە هەیە. بەڵێ ئێمە بەشێک نین لە گفتوگۆکان بەڵام دەزانینە ئەمە لەگەڵ سەرۆک وەزیران مەسرور بارزانی کە لێرە بوو لە واشنگتن سەرەتا ساڵ لێرە بوو بێگومان گفتوگۆی لەبەرکراوە لەگەڵ سەرۆک وەزیران سوودانی لە واشنگتنیش گفتوگۆی دەربارەکراوە بەو زانیاریانەی کە من هەمە بەرپرسانیە ئەمریکا داوایان کردووە داوایان لە عێراق کردووە لە بەغدا کردووە داوایان لە هەولێریش کردووە لە دااتێکی نزیکدا ئەمە دەست
پێ بکاتەوە نادەینەوە دەست پێ بکاتەوە من بڕام وایە هەموو لەوە تێدەکەن کە ئەمە زۆر گرانگە بۆ بازاڕی وزەی جیهانی بۆ هەرێمی کوردستان گرنگە بۆ عێراق و بێگومان بۆ کۆمپانیا ئەمریکیەکانیش کە کارگەریان لەسەر گرنگە ڕەنگە گفتوگۆکان هەندێک جات درێژە بکێشن وەکەوە نەبێت کە هەمومان حەز دەکەین بەڵام لە کۆتاییدا هەمومان هیواخوازیم گەینە کۆتاییەکی ئەرێنی و دووبارە هەناردەکردنەوەینەوە دەست پێ بکات وەک تۆ ئاماژت پێدا ئەمە زۆر گرنگە نەکتەنیا بۆ ئەوانەی کە ڕاستە و خۆ کارگەریان هەیە بەڵکو بۆ بازاڕی وزەی جیهانیش بەڵێ بەڕێز لوس پێشتری جارتر هەر گفتوگۆمان کردووە پێکەوە لەگەڵ هاوکارمە باسە لەگەڵ بەڕێستا هەر لەسەر پەیوەندی ئابوووریەکانی هەرێمی کوردستان و ئەمریکا و لە ماوەی ڕابردووشدا سەرۆکوەزیران مەسرور بارزانی سەردانی واشنتۆنی کرد و لەوێت چاوتان پێکەوت بڕیارە ئێوە بێنەوە کە دێنەوە ئێوە بەرنامە و پلان و استراتیژی ئێوە بۆ بەهێزکردنی پەیوەندی ئابوووریەکانی هەرێمی کوردستانە واشنتۆن چیەکەن بۆ ئەوەی هەرێمی کوردستان سەرچاوەکانی داهاتی زۆر بێت بەڵێ ئێمە زۆر خۆشحاڵ بووین کە لە کۆتا سەردانمان بۆ هەرێمی کوردستان بە لەگەڵ شاندی لە کێڵگەوە بۆ خوان کە جەختمان لە کشت و کاڵ و کەرتی کشت و کاڵ کردەوە وەک ئێمە ناوی پرۆژەکەمانەوە بوو لە کێڵگەوە بۆ خوان هەموو ئەوانەی کە بەشدار بوون هەموو ئەوانەی کە کران و هەموو هەوڵەکان کە لە گەاندنی خۆراک لە کێڵگەوە بۆ ڕێستورانتەکان هەموو کەسەکان سەر دەکەن ئێمە جەخت لە کشت و کاڵ دەکەین و هەموو ئەو گۆڕانکاریانەی کە لە خۆراکدا هەن و لە گفتوگۆکانمان لەگەڵ سەرۆکوەزیران لێرانە ئاماژەمان بەو خاڵەندەدا و ئێمە شاندێکی دیکەمان هەبوو کە جەختی دەکردەوە کە بێگومان بڕۆمان وایە چەندین دەرفەتی دیکە هەن بۆ کۆمپانیا ئەمریکیەکان هاوبەشی بکەن لەگەڵ کۆمپانیا خۆجیەکان پرۆژەی جیاوازیان هەبی ڕەنگە لە بابەتی کۆگای سارد یاخود هەر بابەتێکی دیکە وەبەرهێنان چەندین کاری زۆر جیاواز هەن لە کەرتی خۆراکدا لە سێکتەری خۆراکدا دەکرێت و خوازیەکی زۆری لەسرە هەموو توانەکانی خۆشمان دەخەین نەگەر لەم سێکتەرە و بە دیاریکراوی لە هەرێمی کوردستان و ئێمە ڕۆژێکی دیاریکراومانیان بەڵام هیواخوازین ئەم شاندە دووبارە بگەڕێنەوە هەروەها لەگەڵ هەندێک لەو کەسانی چامان پێکەوت دووبارە کۆ بینەوە و بەردەوامی بەرگفتوگۆکانمان بەڕێ ستێف ئەو کەشێ ئەولەهی و ئەمنی و سەقامگیری و پێکبەژیانێک و لە هەرێما کوردستانی هەیە هەتا چەند لەبارە ینی فەراهەمکیریەش بۆ کارکردنا کۆمپانیەن ئەمریکی لە هەرێما کوردستانی یانژیش بۆ ڕاکێشانە کۆمپانیەن ئەمریکی و کارێ وەبەرهێنانێ و بازرگانیە لە هەرێما کوردستانی بکەن بەڵێ بە دڵنیایەوە ئەمە سوودێکی زۆری هەیە کە تۆ کەشوهەوایەکی سەقامگیر و ئاسایش تێبێ ئەمە بتمانە زیاتر بە کۆمپانیەکان دەدات بۆ ئەوەی گەشت بکەن بۆ ئەوێ لەوێ کار بکەن لە ناو وڵاتەکەدا کاری زیدیان هەبێ ئەمانە زۆر گەیرنگن من ئاماژەم بۆشدا کە ئەمە یەکێکە لە سێکتەرەکان یەکێکە لە بەشەکان بێگومان بەشێکی دیکە کە پەیوەندی بە کۆمپانیەکانەوە بابەتی سیاسەتی کۆمپانیەکان و زیادکردنی متمانەی کۆمپانیەکان بۆ ئەوی بێن و لەوێەوە بەرهێنا بکەن بۆیە هەردوو دۆخەکە زۆر گرنگە و ئێمە بەردەوامین کە جەختکردنەوە لەسەر هەردوو دۆخەکە و لە گفتوگۆکانمان لەگەڵ لایەنی کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بێگومان بەڵێ بەڕێز ستیڤ لوس جێگری سەرۆکی ژووری بازرگانی ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست سپاس بۆ کاتێ بێمەتاندا سپاس